خۆشەویستان ئێمە جوانترین سڵاوتان لەبێ و ئێوارەتان باش، هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازین. هیوا خوازین کە ئەمڕۆ کە هیوا شەوە ژیان ئاسایی ئەبێتەوە، هاتوونەتە دەرەوە، زۆر بە باشی خۆتان پاراست بێت، ئەو ڕۆژانەتان لەبیر نەکرد بێت کە لەبەر ڤایرۆسی کۆرۆنا کەرنتی نەکراون لە ماڵەوە، هەر بەردەوام ڕاستە لە دەرەوەن، بەڵام پابند بن بە ڕێنمایەکانەوە تاکو دووبارە کەرنتینەکردن نەبینینەوە. هیوای تەندروستێکی باشتان بۆ خوازین. خۆشەویستانم، ئەم ئێوارەش لە پرۆگرامی باپابندین بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانە بەردەوامین. ئەم ئێوارەش میوانداری دوو پزیشکی پسپۆرمان کردووە کە لەگەڵمانن، ئەمان لە پرۆژەی پەلەچاران کە ڕۆژانە لە ڕێگەی ئۆنلاینەوە بە واتساپ لەگەڵتانن لە سەعات 9 بۆ 4 ئێوارە وەڵامی پەیوەندیەکانتانە دەنەوە. ئێمەش ئێواران بە خۆشحاڵیەوە میوانداریانەکەین لە ستۆدیۆ لەگەڵمان و ئێوەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 053 320 82 00 053 320 54 57 پەیوەندیمان پێ بکەن و هەچ پرسیارێکتان هەیە بە پێی پسپۆڕەکانی خۆیان تاکو ئەوانش بتوانن وەڵامتان بنەوە. میوانەکانی ئەم ئێوارەمان یەکێکیان دکتۆر هاوکار ڕەشیدە، پسپۆڕی نەخۆشیەکانی و هەنایی و دڵە. دکتۆر هاوکار زۆر بەخێر بێت. زۆر سپاسانە. خۆشحاڵم لەگەڵمانیت. سپاس بۆ ئامادەبوونت. پزیشکێکی دیکە کە لەگەڵمانم ئێوارە دکتۆر شۆڕش ئەحمەدا، پسپۆڕی نەخۆشیەکانی جومگە و ئێسک و ڕۆماتیزم. ئەوەی ئازیز و خۆشەویستیش لە هەچ نەخۆشیەکتانە یاخود نیشانێکتان یاخود کێشەیەکتان هەیە لەسەر پسپۆڕەکانی ئەمان ئەتوانن پەیوەندیمان پێ بکەن تاکو ئەوانش بتوانن وەڵامی پرسیارەکانتان بنەوە. ئێمە لەگەڵتانە بەردەوامین. زۆر بەخێر بێن. زۆر سپاس. ئێمە خۆشحاڵین بە ئامادەبوونتانم ئێوارە. ماندوو نەبن. ئێوە لە پرۆژەی پەلەچارەدان ڕۆژانە دەزانم پەیوەندیەکی زۆرتان پێوەکرێت لەگەڵەوە ژاکەوە لەگەڵ ئیشەکانی خۆتان و کاتی پشی خۆشتان بۆ ئەوان تەرخان کردووە. سپاس بۆ ماندووبوونتان. زۆر سپاس. جا من ئەمەوێت دکتۆر شۆڕش لەگەڵ تویا دەست پێ بکەم، باسی ئەومان بۆ بکە کە ئێمە ماوەیەکی زۆرە لە کەرەنتینەیەین لە ماڵەوە. جا ئەمە زۆربەمان کێشەی ئێسک و جومگە و ڕۆماتیزم و ئەوانەمان هەیە، نەخۆشیەکانی ئەم نەخۆشیانە، و ئەشزانین کە مانەوە یاخود دانیشتنی زۆر زیانی هەیە بۆ ئەم نەخۆشیانە. پێمان بڵێت ئەو کەسانی کە لە ماڵەوە چی بکەن و ئەو ڕێزانەی کە پێویستە بکرێت چیە لە ماڵەوە بکرێت. سەرەتا سپاس بۆ بانگێشکردنەکەتان. ڕاستیەکەی وەکو جەنابیشی باسی کرد، نەخۆشی کۆرۆنا بەرەبەرە بەرەو کەمبوونەوە ئەچێ لەخوا بەزیابێ و تایبەتی لە شاری سلێمانیش وەبزانم ڕێژەکە زۆر بەرەو کەمبوونەوە چووە. بەڕاستی لەم ماوەی کە وانزیکەی دوومانە خەڵک لە ماڵەوە و کەرەنتینە کراوە، خەڵک زۆربەی کاتەکانی لە ماڵەوە بووە. جا خۆی یەکێک لە هۆکارەکانی ئەوەی کە مەسەڵەن بڵێن مرۆڤ تووشی ئازاری پشت ئەبێ یاخود تووشی ئازاری مل ئەبێ، بەڕاستی بریتە لە زۆر دانیشتن یان مەسەڵەن زۆر دانیشتن لە ماڵەوە و سێری مۆبایلکردن و بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و ئەوانە بە شێوازێکی تەڵعاً بە شێوازێکی ناتەندروست. یعنی باشترین شتەوەیە کە لە کاتی هەر کەسێک کە لە کاتێکە لە ماڵەوە ئەمێنێتەوە باشترین چارەسەر و با بڵێن باشترین پریڤنتیڤ مێژەر، یعنی با بڵێن بۆی تووشی ئازاری پشت و ئازاری بڵێن من لەبێ و کردنی وەرزشێکی ئاسانە. یعنی خۆی ئەبێ وەرزش کە یەکێک ئەیکات لە ماڵەوە وەرزشێکی ئاسان بێ و بەپێی تەمەنەکەی خۆی گونجاو بێ و بتوانێت دووبارە بیکاتەوە. یعنی نەک یەکێک بڵێ وەڵا دکتۆر من ئەمڕۆ نیم سەعات ڕیاضم کردووە بەس تا هەفتیشی ناچێتەوە سەری. یعنی تو ئەو نیم سەعات ئەتوانی بەشیکەی هەر ڕۆژی 5 دقە بۆ 10 دقە ڕیاضەیەکی ئاسان، جوڵەیەکی ئاسان، ڕۆشنە دەرەوەیەکی کەم با بڵێن. چۆن ئەتوانیت پێمان بڵێ گەر هەر بە ئەمەلیش بڵێ مەسەلەن تۆ با ئێمە لە دانیشتنەوە دەست پێ بکەین. مەسەلەن تۆ دانیشتووی هەمومان بڵێن ئەوانی کە دانیشتووە لە ماڵەوە دوای هەموو نیو کاتژمێرێک مەسەلەن دوای کە نیم سەعات دانیشی باشتر وایە بڕۆیت تۆزێک 5 دقەیەک بگەڕیان هەر لەناو ماڵەکەی خۆتە لەناو ژوورەکانە مەسەلەن بچی ئاو بخۆیت بچیتە سەربان بیتە خوارەوە. یعنی مەسەلەن بۆچی یەکێک پرسیارجا قچێکە با زۆر دابنیشم نە بە زۆر دانیشتنی زۆر ئەبینین پرێژەرێکی ئەم با بڵێن زەختێکی زۆر ئەکەوێتە سەر بڕبڕەکانی پشت و بە مروری زەمن ئەم بڕبڕین پشت کە دیسکی تایە با بڵێن خەپلەی تایە ئەو خەپلانەیە کە لە نێوان بڕبڕەکانی پشتان ئەم خەپلانە تووشی وشک بوونەوە ئەبن. دوای کەسەکە ئەڵێ وەڵا دکتۆر چوون بۆ لای دکتۆر و ئەشعام گرتووەڵەن تووشی ئینزیلاق بووی. یعنی ئەم دیسکانە بە مروری زەمن ئەگەر زەختێکی زۆری لەسەر بێ بۆ ماوەیەکی زۆر ئێمە بەس دابنیشی نەجوڵین کەسەکە تووشی ئازاری پشت، تووشی ئینزیلاق، تووشی ئازاری پشت و سڕبوونی قاچ و ئانە ئەبێ. جا لەبەر ئەوە مەسەلەن ئێمە لە کاتی دانیشتنا یەکەم شت باشتر وایە بە شێوازێکی تەندروست دابنیشین بۆ شێوەیەکی ئێستا خۆمان دانیشتوین لەسەر کورسی تەبعاً
باشتر وایە کە پشتەوەمان ینی چاڵایی پشتمان سپۆرتێکی هەبێ ینی بە شێوەیەکی چەماوە دانەنیشین یان زۆر خۆمان بکەمە پشت بە شێوەیەکی ڕێک بەڵێ دووەم لە کاتی وەکو باسی کرد لە کاتی بەکارهێنانی مۆبایلە باشتر وایە مۆبایلەکە بە شێوەیەکی ڕێک بگرین چکە هەر نوشتانەوەیەک لە ملە مەسەڵەن ئێستا ئێمە ئاوا مۆبایلەکە ئاوا بگرین زەختێکی زۆرتر ئەکەوێتە سەر بڕڕەکانی ملی یعنی بۆ نمونە ئەگەر تو ئاوا بەڕێکی بۆستی تو سەیری مۆبایلکی ئاواینە ئەبینی زەختێکی با بڵین هیچ زەختێ ناکەوێتە سەر بڕڕەکانی من بەس لە کاتێکە کەمل ئەنوشتێنیتەوە نزیکی 30 کیلۆ وەزن لەم حاڵەتە 30 کیلۆ وەزن یعنی 30 کیلۆگرام زەختەکەوێتە سەر بڕڕەکانی من ئەم زەختە زۆرە بۆ ماوەیەکی زۆر کەسەکە ڕۆژی 2 سعات 3 سعات با بڵین زیاتر مۆبایل بەکاربێنێت ئەو کاتە وردە زووتر ئەو کووتمان خەپلەکانی نێوان بڕڕەکانی ئەخورێ و تووشی وشک بوونەوە بێ و کەسەکە تووشی فەقەراتی بڵێ دەستخۆش دکتۆر شۆڕش دکتۆر هاوکار بەڕێستان پسپۆری نەخۆشیەکانی دڵ و هەناوین کە هەندێک حاڵەت هەیە لەم نەخۆشیانەدا کە زۆر حساسن ڕەنگەل بە پەیوەندیەکان نەتوانیت تۆ هەموو ڕێنماییەکیان پێبیت بەڵام پرسیارەکەی ئێمە لێرە ئەوەیە تۆ چۆن نتوانین ڕۆژانە ڕێگەی پەیوەندیەکان و ڕێژێکی پرۆژەی لە ڕێگەی پرۆژەی پەلەچارەوە چۆن هاوکاری نەخۆشەکان دەکەین بەڵێ پێشەکی سپاس بۆ کەناڵی گەلی کوردستان و سپاس بۆ بەڕێستان بۆم بانگێشتە بەڕاستی پرۆژەی پەلەچارە پرۆژەیەکی جوان بوو بەڕاستی بۆم کاتە کە خەڵک ناتوانێت دەستی بگاتە نەخۆشخانەکان یعنی یا بۆ نمونە حاڵەتەکانیان حاڵەتێکی ساردا پێویست ناکات نەخۆشخانەکان بەڵێ بۆ نمونە بەمە قەرەباڵغی نەخۆشخانەکانیش کەمەکرێتەوە ئەم خەڵکە ئەشتوانن ئیسفادە بکەن و ئەشتوانن لە ماڵی شەو بمێننەوە زیاتر و کەمترین ئەمەش بە ڕێگایەک لە ڕێگاکان یارمەتی نەگواستنەوەی ئەم نەخۆشیە بە ئەو نەخۆشی هەناویەکان نەخۆشی هەناوی بەڕاستی بڵاوە و ئێستا زۆر بەشی وردی تیا دروست بۆ منە بەشی دڵە بەشی سیەکانە وردیش بۆتەوە بۆیە چەند نیشانێکی بڵاوی زۆرمان هەیە بەڵام خەڵک ئەو نیشانانە کە ئەتوانن ئێمە بە تەلەفۆن یارمەتیان بین بۆ نمونە نەخۆشەکە نەخۆشیی دێشقایانی هەیە بۆ نمونە زەختی هەیە یا نەخۆشی شەکرەی هەیە یا نەخۆشی دڵی هەیە لەو حاڵەتانی کە ئەتوانین ئێمە ڕێنماییان بکەین بۆ نمونە لە ڕێی دانانی بەرنامەی چۆنێتی دەرمانەکانیان چۆن بەکاربێنن دەرمانەکانیان ئایا بەردەوام بن یا بەردەوام نەبن پێویست بە گۆڕانکاری لە دەرمانەکانیانە یا نیشانەیەکی تازەیان هەیە لەوانەیە ئەم نیشانەیە پێویست ناکابێتە نەخۆشخانە تەلەفۆن بۆ ئێمە ئەکات ئێمە ئەتوانین بە پرسیارکردن لێیان لە حاڵەتەکان زیاتر بکۆڵینەوە و بزانین ئەو نیشانەیە پێویستەکە و کەسە بچێتە نەخۆشخانە یان نە و لە ڕووی ڕێنمایی تریشەوە بەڕاستی لە ئێستا بۆ هەموو نەخۆشیەکان بە تایبەتی نەخۆشیە درێژخانەکان ئێمە زۆرتر ڕێنمایی ئەوەیانەکەین کە بەڕاستی لەم کاتەیە کە زۆر لە ماڵ و ئەمێننەوە هەوڵ بن خواردنەکانیان ڕێک بخەنەوە و هەوڵ بن ئەو خواردنانەی قورسە کەمتر بیخۆن لەم کاتانەیە و هەوڵ بن وەرتر زیاتر بۆ بەرنامەی خەڵکی لە ماڵەوە بۆ خواردنی قورس و ئەنە خورا هەر خەریکە خواردن دروستکردن بوونە و لەگەڵەوەشدا هیچ کاتێک باسی ئەوەت کرد پێویستی کردبێت نەخۆشەکان بنێر نەخۆشخانە هیچ کاتێ هەبووە تەلەفۆنێ بۆ بکرێ و حاڵەتێک هەبێ یەکسەر بزانی بێتێ بڵێ پێویستە کاتۆ سەردانی نەخۆشخانە بکەیت بەڵێ لە ئێستا هیچ خۆشبەختانە هیچ حاڵەتێکی وان نەبووە ئێستا بۆ منە ڕۆژانە تەلەفۆنمان بۆ هەیە بۆ نمونە منەم ڕۆ 2 تەلەفۆنم بۆ هاتووە لە کۆیە و بۆ نمونە لە هەڵەبجەوە خۆشبەختانە هیچێ لە کەسەکان زیاتر حاڵەتەکە حاڵەتێکی دەرونی بوو لای دروست بوو بۆ نمونە دڵ پەلەپەلی و تەنگە نەفەسێکی کەمی هەبوو گەنجێ بوو هیچ نیشانەیەکی تری نەبوو من بە پرسیارکردن زیاتر لی و ڕێنماییان و ئاهوانکردنەوەی نەخۆشەکە وردە تێم گەیان کە پێویست بە نەخۆشخانەش ناکا و پێویست بە دەرمانیش ناکا و حاڵەتە زیاتر ترسێکە دروست بووە و نەخۆشێکی تریش بۆ نمونە پرسیاری ئەوە بوو دڵەکزەی هەیە باشە من توانیم لە ڕێگەی چۆنێتی خواردنەوە چۆنێتی ئەو دەرمانانی کە سادەن ئەتوانن هەموو کەسێ بەکاری بێنن و ڕێنماییکی بەمێ کە ئەو کەسە پێویستی بە نەخۆشخانە نەبێ و زیاتر مرتاح بێ لەگەڵ وەزعەکە شانابێت و لە ماڵەوە بمێنێت مادوو نەبند و پەیوەندی تەلەفۆنیمان هەیە دەچینە لای نۆژین خان لە سلێمانیەوە لەگەڵمانە نۆژین خان ئەم کاتەوە باش ئەم کاتتان باش سڵاوتان لێبێ زۆر سپاس نۆژین خان فەرمووی پرسیارێکت هەیە ڕاستەکەی من نەخۆشی دکتۆر شۆڕش خۆیم ڕاستەکەی من 2 ئێسکی زیام هەیە لەسەر شانم باشە ئازاری دەستەکانمەیات و کە ئیشی پێ ئەەکەم شین ئەبێتەوە ئەنی ئاڵساویشە لەگەڵیا
ئیتر نازانم دکتۆر شۆڕش سەربوونی هەیە نۆژین خان وەڵی سڕبوون بەڵام پەنجەکانم ڕق ئەبێ پنجەکانە ڕقەبێت بەڵێ ڕۆماتیزەشم هەبوو ڕۆماتیزمەش هەبوو عیلاجەکانی ئێستا عیلاجی ڕۆماتیزمەت هەیە هەمە بەس تەواو بووە و بەکارم هێناوە ئیسفادەم لێ نەکرد باڵێ باش ئەشعی تازە نەگرتووە باوکە ناوەڵا ئەشعی تازە نەگرتووە باش وتی وەرە بۆڵام بەڵام نەمتوانی بێم لە بەرەم مۆزوع باشە گیان ئێستا پرسە جوابی بینیان دوایی نۆژین وەڵامەدەینەوە پەیوەندی تەربەرگرین سوپاس بۆ پەیوەندیەکات هیوای تەندروستێکی باش دەچینە لای باوکی دانا لە ڕانیەوە لەگەڵمانە باوکی دانا ئێوارەت باش ئێوارەت ئەو کاتت باش زۆر سپاس فەرمووچی پرسیارەکەت هەیە وڵی پرسیارەکەم پشتم دێشەیە فەقەرات باز نازانم بەخۆ فەقەرات نیان نابەت ئازارمەیە لای چەپم چەپی کوێ فقراتی مل یان فقراتی پشت فەقەراتی پشت و مل هەردووچیانم هەیە بەڵێ باشە قاچ شتی لەگەڵ یاسەر نابێ وڵی بەرێوەڵە قاچی چەپم سڵ دەبێ لەگەڵ دەست پەنجەکانم پەنجەی دەستم پەنجەی دەستیشێ ئیشی چییە قوربان بەڵێ ئیشی چییە ئیشوکاری چییە وڵی ئەوەی ڕاستی ئیشوکارم 3 ساڵە دوکانم داناوە بە حەقەت مامۆستاشم بەڵێ هیچ ئیشی بەسەلەن سەقف و شتانە ناکەی زۆر دەرز بەرزکەیتەوە ناوەڵایشی سەقف و شتانە ناکەم ئەم باشە گیان دوایی وەڵام تێنەوە سپاس بۆ باوکی دانا سپاس بۆ پەیوەندیەکەت هیوای تەندروستێکی باش دەچینە لای چیاخان لە سلێمانیەوە چیاخان ئێوارەت باش ئەم کاتەی تۆش باش زەحمە لە دکتۆر هاوکات پرسیارم هەیە فەرموون من چوومەتە لای دکتۆر ماوەی ساڵێکە ئەڵێن 2 سەمامەتش لەو شوێنە گەڕێنێتەوە خۆی ماوەیەکە زۆر بێت تااقەت ماکە بەس ئەم نزیکی ئەو 25 ڕۆژە بێت تەنگەنەفەسێکی هەناسەی قوڵم بۆ هەڵناکێشتی ئازارێکی زۆر لە سنگمات دروست ئەبێت تر زۆر بێت تااقەتی کردم هەنگاوێ ناتوانم بڕۆم دکتۆر هاوکات پرسیاری بەڵێ ئەی ئازاری سنگت هەیە لەگەڵیا بەڵێ کاتی وا هەیە هەر دڵم زۆر ئێشێ پەراسوەکانم پێوە ئێشێ کۆڵمدم ئیتر ئاگەڕێ جاری وە هەیە ئەمە ماوەی 25 ڕۆژە بێ ئەم وەکو تەنگەنەفەسێکی زۆر ئیسعادا باشە قەدوا بووە ئازارەکە بڵین لە خەو هەڵەسێنێ یان نەتوانی ماوەیە بڕۆیت و ئازارەکە بدوەستێنێ و ئیسراحەتی باش بێ لە خەوە ڕای پەڕانوم عنی ئەوە بەقوت بۆ ئازارەکەی دڵم و لیانەکەشی سەریع زۆر باشە ئەی تەختیتت کردووە ئیکۆی دڵت کردووە پێشتر وەکو خۆت بێتە دوکتۆر پێی شتانە بەڵێ لە خۆی ئەوە زەرورە لە ئیکۆکە ئایا ئەو حاڵەتی ئەوە شلبوونەوەی زمانەیە ئایا ڕێژەکەی چەنە ئەگەر لە کەسێکە ڕێژەکەی کەم بێ پێویست بەس بە متابعە ئەکات بەڵێ من ئەوەیانە من ئەڵێ چاودێریە 6 مانگجارێ سەردانی دکتۆرەکەم بەڵێ ئەوە ئەگەر هاتوو بەڵێ ئەوە گەر ڕێژەکەی کەم بێ و دکتۆرەکە لە ئیکۆکە بۆی دەرکەوت پێ ڕێژەکەی کەمە پێویستەکە بەس متابعەی خۆت خۆت بکەیت چەند مانگجارە سەردانی دکتۆرەکەت بکەیتەوە و لەگەڵ یا ئەگەر هاتوو نەخۆشی دڵ وەکو بۆن منە زەختت هەبێ عیلاجەکانی زەخت بەکاربێنی زەختت نزمە زەختت لەگەڵانی ئێستا ئەفۆ دکتۆر گیان من ئێستا ئەم تۆنیی کوشت زۆر بێزاری کردم زۆر چەندێکە بێ ئیکۆد نەکردووە بڵین ماوەی چواری سێ ئەم چواری سێ ئیکۆد کردووە مادەم تازە ئیکۆد کردووە ئەوە پێویست بەوە ناکات لە ئیکۆکە مادەم کەم دەرچووە حاڵەتەکە لەوانەیە خۆشە تۆزێ لەگەڵ یا قەلق بۆبی لەبەرەوە پێویست بە ئیکۆی تازە ناکات بەڵام ئەگەر هەر ئازارێکی تۆنێت بۆ هات لەو کاتەیە تەختیت پێویستە وەکوتر بۆم حاڵەتەی تۆ زیاتر هەر چاودێری ئەتوانی بکرێت لە ڕێگای دکتۆرێکی بواری دڵەوە کاردیۆلۆجی پێڵێن سەردانی بکەیت و بەس متابعەت هەبێ پێویست بە دڵە ڕاوچێ و قەلەقی ناکە یعنی ئەتوانی وەرزشی خۆتت هەبێ ڕۆژانات سەوزەڵنیوە زیاتر بخۆی حاڵەتە گشتێکە ئەوانە نییە ناتوانم بڕۆم ئەگەر ڕێی لە ڕۆیشتنە گرت بێ ئەو کاتە توانی سەردانمانکەی بەڕاستی و حاڵەتە زیاتر ئەبێ بە ئیکۆ و بە تەختی تا ئەتوانین دڵنیاتکەینەوە سپاس چیاخان بۆ پەیوەندیەکە سادیە خانمان لەگەڵا لە سلێمانیەوە سادیە خان ئێوارەت باش ئێوارێ باشە زۆر سپاس قوربانە بم زۆر سپاس من پرسیارێکمێ لە دکتۆرە بەڕێزە هینی ڕوماتیزم و مەفاسل باڵە فەرموو من ڕوماتیزمم هەیە و ئیلتیهابی مەفاسل
بە دەفتەر لە خەستەخانەی ڕوماتیزمەکە عیلاجەکانم وەرگرتووە بەڵام دوو مانگە بەهۆی نەخۆشی کۆرۆناکەوە عیلاجەکان نێ لە دەرەوە ئەیکڕم عیلاجەکان بریتێ لە دەرزی هەفتەیەکە خۆی حەبوو لە پێشە پێش ئەمە گۆڕا کرا بە دەرزی هەفتەی یەک دەرزی یەک سیسی حەبێکی شمای خۆم ڕۆژانە یەک حەب لەگەڵ حەبێکی فولیک ئەسید دوای دەرزیەکە بە ڕۆژێ لە خۆیانمیان بەڵام ئێستا قاچم زۆر هەڵساوە نازانم چی بکەم بچم بۆ کوێ سعدی خان عیلاجەکان ئەم ماوەی دوومانگە بە بەردەوامی لەسەری بەکارهێناوە یعنی نەمبڕیوە بەردەوام وەرم گرتووە ئێستا دوومانی شایی کڕمەوە خۆم خۆ دەیکڕیتەوە یعنی بەڵێ ئەی کڕمەوە لە سەیدەریە لە چوومە خەستەخانەی هین سەفین دەرجەکەم لە خۆمە سەیدەلێکی لێبوو دەرمانەکانم کڕی سعدی خان ئەم حاڵەتی تۆ وەکو خۆت دەڵێ نەخۆشی ڕۆماتیزمەی درێژخایانەوە بە دەفتەر عیلاج وەرگرتووە عیلاجەکانی مێتۆتریکسیت و فۆلیگەسی دوانەیە ڕاستێکی لەوە چێ نەخۆشیەکەت لە ماوەیە زیای کرد بێت پێویستە پشکنینی بۆ بکەین ینی فەحس بۆ بکەین کە فەحسمان بۆ کردی ئەو کاتە لەوە چێ نەوعی دەرزەکەت بۆ بگۆڕین یان جوڕعەکەی بۆ زیاد بکەین چکە حاڵەتەکەی ئەوەی کە تۆ باسیەکەیت ینی حاڵەتی ڕۆماتیزمە و التیاب مەفاسیلەکە زیای کردووە ڕاستەکەی فاسی ڕۆماتیزمم دەمێکە نەکردووە بەڵێ اینجا لە کێ بیکەم لە خەستەخانە ئێستا خۆشبەختانە خستخانەی سێ خستخانەی ئیسچاری لە سلێمانیا هەیە ئیسچاری ئازادی هەیە ئیسچاری عەلیکەمال هەیە ئەتوانی لە یەکیان سەردان کەیت و فەحسی ڕۆماتیزمەکە بکەیت و من ئێستا تەلەفۆنیان بۆ کردم وتیان بەرنامەیە کە باسیەوە ئەکات ئیتصالیان پێ و بکە بە بزانی چییە چ بۆ خستەخانەی شار بەڵێ وەکو وتم ئەتوانی فەحسەکە بکەیت چکەوەی کە تۆ باسیەکەی دیارە ڕۆماتیزمەکە بەرز بۆ تۆ بەس بۆ چ دکتۆریە خۆ دکتۆری خۆمدا نەنیشتووە بۆ ئەتوانی تەلەفۆنی بۆ بکەیت یان ڕقمەکەی ئێمە هەیە تەلەفۆن بۆ ئێوە بکەمەوە بەڵێ ڕقمەکەت یاخود سادیە خان ئەشتوانی یەک شتێکە بکەیت ئەم ژمارە ئەم پزیشکانەی کە لە لای ئێمەن ڕۆژانە ژمارەکان لەسەر شاشەی گەلی کوردستانە ڕات ئەتوانی لە ڕێگەی واتسەپەوە تەلەفۆنی بۆ بکەیت و ئەو ڕێنمووی تەکا سەردانی چی پزیشکێ بکەیت و چۆن عیلاج وەرگری سپاس بۆ تۆ بەڵێ عەزیزان دوای ناوڕێکی کورد دەچینە لای وەڵامی ئەو پەیوەندیانی کە پێمانەوە کران بەڵێزیزانێ ئێمە لەگەڵتانە بەردەوامە بین ئەوەی کە بینیمان دەستخۆشی هەموو ئەو یاریزان و کەسایەتیە ناودیارەکانی جیهان بوون کە بەبێ جیاوازی دەستخۆشی خۆیان لە پزیشکە بەڕێزەکانەکەن لە ئێوەش ئێمە بەنای خۆمان و ستافی گەلی کوردستانیشە دەستخۆشیتان لێکەین سپاسی ماندووبوونتانەکەین بەڕاستی وەکو سەربازە ساک جەنگاون ئەم فەتەیە لە پێناو خەڵکدا لە پێناو سەلامەتی خەڵکدا ئەگەر هەوڵ و ماندووبوونی ئێوە نەبووایە ڕەنگە ئێستا بارودۆخەکە زۆر قورس بووە و دەستان خۆش بە دووبارە بچینە لای وەڵامی پرسیارەکان سپاس بۆ ئێوەش با لە تۆ دەست بکەین دوو نەخۆش تەلەفۆنیان کرد نۆژین خان وتی سێ نەخۆشیان تەلەفۆنی بۆ تۆ بوو بەڵێ ئەو نۆژین خان تەلەفۆنی کرد وتی دەستم سڕە بێت و پێیان وتم ئێسکیزیایە لە مەریەتی بەڕاستی و حاڵەتەیە یەکێکە لەو حاڵەتانەی کە نەخۆشەکە هەستەکات دەستی سڕە بێت دەستی شینە بێتەوە مثلەن شتێکی لەوە چێ
شتێکی کیلۆی بەدەستەوە بێ لە دەستی بکەوێتە خوارەوە لەو حاڵەتە ئەو ئێسقانەزیایی کە لە مەلیا دروست بووە هەم زەخ دەگاتە سەر دەماری خوێنبەرەکانی کە بۆ حاڵەتە دەستی شینە بێتەوە پێوتی ڕێنوت هەم زەخ دەگاتە سەر بڵین دەماری هەستەوەرەکانی و کاتە نەخۆشەکە هەست بە سڕی و بێهێزبوون و هەستەکە وەکو جارە ناتوانێت بجوڵێنێ و ئەگەر نەخۆشەکە یعنی سەرڕێ ئەو ئێسکە زیادە نەخۆشی ڕۆماتیزمەش بێ حاڵەتەکەی خراپترە بێ جا باشترین شتەوەیە لەم کاتەیە ئەگەر ئەتوانێت قاڵبی دەست لەگەڵ قاڵبی مل لەبەر بکات قاڵبی ملەکە ئەتوانێت مەسەلەن نیم ساعت جارێک بیگۆڕێت یعنی مەسەل نیم ساعت لە ملیا بێت و دایکەنێت و ئیسراحەتی پێ بکات قاڵبی دەستەکەش ئەتوانێت شەوانە تاکو بەیانی لە دەستیا بێ بۆ ئەوی دەمارەکە ماسوولکەکانی و دەمارەکانی ئیسراحەت بکەن دوای ئەوەی کە وەزعەکە ئاسایی بۆ ئەتوانێت سەردانمان کە هەم فەحسی ڕۆماتیزمەکەی بۆ بکەین هەم شعشی بۆ بگرین بۆ مل و بزانین ئێسکە زیادەکەی گەشتۆ بە چ قۆناکە بەڕێزیشکە باوکی دانا پرسیارەوەی کردوتی من پێیانوتون فەقەراتی پشت و ملیشە هەیە چی بکەم باشە لەم بەڕاستی لەم حاڵەتەیە وەکو پێشتیش باسمان کرد باشترین شت ئەوەیە کە خۆی بپارێزێ مەسەلەن ئەو ئیشانەی کە هەستەکات زۆر دەست جوڵانی تایە بۆ سەرەوە یعنی مەسەلەن شت هەڵواسین شت بەرزکردنەوە ئەو بەتایبەت بە ڕێزیان باسیەوەی کرد کە هەم مامۆستایە و هەم مارکێتیشی هەیە کە هەردووکیان پێم وابێ زۆر ئەجوڵەت و ماندوو ئەبێ باشترین شتەوەیە لەو کاتە ئەگەی لە خۆی بێ مەسەلەن توانێت بۆ چەند ڕۆژێکی کەم پشتێنی فەقەرات ببەستێ بۆی فەقەرەکانی ئیسراحەتکەن و ئازاری پشتەکەی لە کۆڵ بێتەوە و بۆ فەقەراتی ملەکەشی ئەتوانێت ئەمەی قاڵبی مل بەکار بێنێ تەوانم شتانێکی ئەمە باسیەکەین هەمووی شتی با بڵین وەکو ئەڵێ چارەسەری خێرایە بۆ ئەوی تاکو نەخۆشیەکە با بڵێن عیادات و شتەکرێتەوە و سەردانی پزیشکی پسپۆری ئەسک و زومگە بکە بۆ ئەوەی بەپێی حاڵەتەکەی و بە شێوەیەکی ورتر چارەسەری بۆ بکە باشترین شتەوەیە لەم کاتەیە وەکو وتمان پشتێنی فەقەرات بەکاربێنێ بۆ ماوەی 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژ و تەوقی مل بەکاربێنێ بۆ ماوەیەکی کورت مەسەلەن نیم ساعت بەکاری بێنێت و دوای ئەو ئیسراحەتی لەسەر کات سعدی خانیش هەر بە هەمان سعدی خان وەکو جوابمان نایەوتمە بێت پێویستە بەڵێ پەیوەندیمان پێوە بکە یان پشکنینی ڕۆماتیزمە بکە بۆی بزانین ڕێژەکەی چەندێکە بە گوێرەی ئەوە ئەتوانین ئەمە قەراری ئەوە بین کە عیلاجەکەی بۆ بگۆڕین یان کەموزیایکی دکتۆر هاوکار پێم وابێت وەڵامی چیاخانە دیایەوەتەوە بەڵێ چیاخان بەڵێ ئەو لەو حاڵەتەیە زیاتر ئەو ئیکۆی کردووە بەڕاستی نیشانەکانی تۆزێ زیاتر بوو لەوەی ئیکۆکەی دەری خستبوو کە ڕێژەی نەکەی کەمە خۆی کەم و وەسەت و زۆرمان هەیە مایڵد و مۆدەرەیت و سەڤیر بەو زمانەیە شلبوونەوەی زمانەی دڵ لەما کە حاڵەتەکە کەم بێ لەوانەیە لە سایە پێنج لە سایادەی خەڵک هەی بێ لەبەرەوە بەس متابعی ئەەکەین پێویست بە هیچ دەرمانێ یا پێویست بە عملیات ناکە ئەگەر حاڵەتەکەی خوا نەخواست ئەگەر زۆر بواە لەوانەیە بگەیشتە ئەوەی لە هەنێک کەسە پێویستە عملیات کرێ ئەو زمانەیە ئەو زمانەی ڕێکخرێتەوە و لە برۆی بۆی هەیە تووشی کڵۆی خوێن ببێ بەس لەمە شکور تەختیت و ئیکۆکەی باش بووە من زیاتر بەوە ئەتوانم پێی بڵێم کە پێویست ناکە خۆی قەلەکە تۆزە ئاوەن بێتەوە لە ماوەیەکی زۆر کەما کردوێتی ئەگەر هات و زۆر ناڕەحەتی بۆ دروست بێت ئازاری زۆر بێت ئەو حاڵەتە بێت تەختیتی بۆ بکاوەکو پێمود ئەتوانێت سەردانی نەخۆشخانەی شار یا بەشی دڵکە بۆ حاڵەتانە 24 ساعت کراوەیە باش سپاس دکتۆر هاوکار دەچینە لای چیمەنخان لە سلێمانیەوە لەگەڵمانە بەڵێ ئەم کاتتان باش ئەم کاتە و باش چیمەنخان وەڵی پرسیارم لە دکتۆر هاوکار هەیە من خۆی عملیاتی زراو کراوم نەخۆشی شەکرەشمە بەڵام دایم فەرمامە یعنی نیە شەوانە تاوەکو جل لە بەرەکەم سو زۆرێن بخۆمە ئەجا خەوم لێکرێت عارەقێکی زۆرەکەمەوە ئەجا خەوم لێکرێت ئیتر بزانم دکتۆر هاوکار ئەم دیبەت چییە سپاس بۆ پەیوەندیەکەت چیمەنخان چاوەڕێی دکتۆر هاوکار با تاکو وەڵام من باتەوە دەچینە لای کاک عەلی لە ڕانیەوە لەگەڵمانە سلام علیکم سلام علیکم سپاس پرسیارێکمان هەیە بۆ دکتۆری بەڕێز دکتۆری ئێشک و شکایی بەڕێزەکەم من لە تۆبانە نوکی پەنجەم دەور 4 ساڵەیە تۆب لێداوە هەر تا ئێستا سەردانی دکتۆرم نەکردووە تۆب یاەتی لەکوێ؟ نوکی پەنجەم لار بووە یعنی سەردانی پزیشکی نەکردووە شیعوشتیشی نەگرتووە؟ نانە ئێستا مشکلەکە و چییە باوکە؟ ئیسا لارە ئەزان بێجگە لە خوارێکە هیچ ئازار و شتێکی هەیە؟ وەڵا هەستەکەم تۆ دێ ئازاریە باشە گیان دوای وەڵام تێین سپاس کاک عەلی سپاس بۆ پەیوەندیەکان هەستی خانمان لەگەڵا هەستی خان ێوارەت باش هەستی خان
الان كاتب ام كاتب باش هستي خان زحمه بپرسیارێکم لە دکتۆرە هاوکار بوو. فەرموو. من تقریبا بۆ ماوەی نازانم پەیوەندی بۆ هەیە قوتیژنا پسپۆرەکەی ئەوە کچێکم هەیە لە تقریبا ئەوە 29 ڕۆژێ بۆ لەدایک دەست کە پێش ئەوەی کە پیسایی تا خۆی ئەکشێنێتەوە خۆی گرش ئەکات پەیوەندی بە پسپۆرەکەی ئەوە هەیە و یاخوتیژنا هۆکاری پێوە ئەکات. زۆر باشە وەڵامەتەیە لێ بکەم فەرموو وتی هەستی خان مناڵەکەت 29 ڕۆژە بڵێ خۆی ئەو حاڵەتانە لە مناڵە ئەگەر قەبزەکەی زۆر بێ باشە لە چەند ڕۆژێکا پیسایی پێ نەکرێ ئەوە پێویستە سەردانی پزیشکی مناڵانی پێ بکەی خۆی ئەو بواری پزیشکی مناڵانە نەخۆشخانەی خۆی مناڵان ئیسشاری هەیە ئێستا ئەویش 24 ساعت هەیە ئەگەر بێت و چەند ڕۆژە بۆ نمونە خۆی قەبزی کاتێ پێوتێکە و مناڵە 3 ڕۆژ پیسایی پێ نەکرێت ئەگەر بێت و 3 ڕۆژ و 4 ڕۆژ پیسایی پێ نەکرا ئەو ئەبێ سەردانی نەخۆشخانەی مناڵان بکەی لەوانەی لەوێ سۆنەری بۆ بکەن و فاسی خوێن و هەنێ فاسی تر کە پێویستە بۆی بکرێ. وڵا دکتۆر ئەو بۆ پیسایی بڵم قەبز نییە پیسایەکەی وەکو سکتوسکی ئەچێ ڕۆژی سێ بۆ 4 جادا ئەنشێ بڵم هین پیسایی ناڕەحەت ئەگەر لەگەڵیا تۆڵی سکی ئەچێ ئەگەر لەگەڵیا تای بەرزی هەبێ ئەوە لەگەڵ ئیلتیهاباتە ئەڕوا بۆیە پێویست دەکات فەحسی پیسایی بۆ بکرێ بۆی دڵنیا بینەوە لەوەی کە ئیلتیهاباتی یانە خۆ خوێنی تیانە بڵێن پیساییەکەی وڵا هەر پیسایەکەیشی لەو تەوا ڕۆژی سێ بۆ 4 جار تاشی بەرز نییە و ئارەخردنەوەی زۆر نییە وڵا بەرە وڵا جارجار ئارەقە کاتەوە بۆیە ئەسا وەگەر میحرارێکتان هەبێ لە ماڵەوە جیازێکی بچووکە بزانی تاکەی چەنە بە پێوەش ئەبێ ئەگەر تایی هەبێ و ئارەخردنەوەی هەبێ بۆیە بێ فەحسی پیسایی بۆ بکرێت کە ئەوەش لە خەستخانەی مناڵان هەیە و ئەوەی کە زەرورە تۆ لەم کاتەیە زۆرتر شیری بیتێ بۆی ئەو مناڵە وشک نەبێتەوە ئەوە زۆر ئیسپادەی لێکا بەس وەکوتر بوو ئەوەی دەرمان بەکاربیێنرێ بەڕاستێ بێ فەحسی پیسایی بۆ بکرێت. پێکمانە بێت دکتۆری مناڵە میبینە سپاس بە پەیوەندیەکە دەچینە لای کاکاوان لە سلێمانیەوە لەگەڵمانە ئەم کاتەوە باش کاکاوان زۆر سپاس فەرمووی پرسیارەکەت وڵی دوو پرسیارمەیە دووچیان جیاواز بۆ دکتۆر شۆڕش و دکتۆر هاوکار فەرموو پرسیاری جیاواز تقریبا 20 سانتیمتر و کەمەرمەوە زۆر ئێشێت ئازارێکی لە جونگەیەکە لە کاتی خەوە لە کاتی جۆڵی ڕۆژانەیە بەس ئازارەکە لەوێت یا ناچێت بۆ شوێنێکی کەت تقریبا لە کلێنچکەوە لەدیشی فەقرەی 12 بەڵێ ئەمە لە حاڵەتێکاشتی کمەڵ گرت ئازارێکی کەمی هەبوو دوومان پێشێسا سەردانی پسپۆڕی دەستکەم کرد وتی هیچ کێشەی نییە ئەشعی بۆ گرتم. بەڵێ ئازارەکە هەر لەوێت یاگاکەوان یانە چێ بۆ یەتە خوارەوە بۆ هەر لەو شوێنەیە وەکو چۆن بڵێن دەمارێکە هات ڕاقەبێت یا گیرە خواریا ئازاری بێت ئەزێت نەبێ شیعای احتیاطی بۆ گریانە شیعای ئەماڕای وەڵاهی ئەشیای احتیاطی بۆ گرتم و ئەوە نەبوو بەدەستوەری کردموانێ خۆی بە کۆمپیوتەرەکە لە خەستخانەی تەوارێکە خۆی بە کۆمپیوتەر سێری کرد. باشە گیان دوای وەڵام تێنەوە سپاس کاکەوان بۆ پرسیارەکەی کەشت بۆ دکتۆر هاوکار نەیکردۆزین کاکەوان پەیوەندیەکەی بچڕم کاکەوان بەڵێ وتە پرسیارێکی کەمان هەیە بۆ دکتۆر هاوکار بەڵێ ئەو بۆ دکتۆر هاوکار ماڵەوەمان خێزانم لای دڵی یێشێت جارجارە تەنگە نەفەسیەکە بەڵێ ئازارەکەی بڵێن تازە دروست بووە وڵاهی تقریبا و تەمەنی چەنە بڵێن تەمەنی نزیکی 30 ساڵە و ئاویش تقریبا فتریشی کەمە ئەوشتە دروست بۆ لەیشانێ باشە ئازارەکە بە سنگی ئێشێت یا شوێنێکی تری ئێشێ بۆ نمونە لای ڕاستی یا لای چەپی ئێشێت لای ڕاستی هین عفو لای چەپی لای دڵی ئێشێت بەڵێ ئازارەکە زۆرە مێنێتەوە چەندێکە ئازارەکە زۆرە بەکاتە بەڵێ یعنی ڕۆژانە ئازارەکە دەدەقەیەک تەنگە نەفەسێکی وانە یعنی زۆر بێت بەس هەناسی تو نەبێت و دەدەقەیەک ئەمێنێتەوە دوای ئەوە چاکە بێت باشە هیچ نەخۆشێکی درێژخایانی نییە خێزانێ وەکو زەخێت چەکرا
ئەوانەی نییە ئەم حاڵەتەش تازە دروست بووە بڵین لەگەڵ یا ئەگەر وەکو خۆت پرسیارە لێ کردێ دڵپەلەپەلی تەنگە نەفەسی کۆکە لەرزوتا هیچ شتێکەکەی نییە هیچ شتێک تەنها بەس ئەوەیە تەنگە نەفەسێکە لە حاڵەتێکە کە دڵی ئازاری ئەبێت بڵێن سنگی لای چەپی ئازاری هەیە و تەنگە نەفەسە بێت بەڵێ خۆی بۆم حاڵەتە عادەتەن مادەم گەنجە و نەخۆشە درێژخایەنەکانی نییە کەمتر معڕەزە بۆ ئەوەی کە نەخۆشێکی دڵ بێم حاڵەتەی بەس بەڕای من ئەگەر بتوانێ تەختیتێکی بکردایە بەپێی تەختیتەکە و فەحسی بۆ نمونە هەنێجار ڕژێنەکان بۆ نمونە غودا کە بەرز و نزمی ئەکات لەوانەیە دڵپەلەپەلی دروست بکات و هەم نێجار کەم خوێنی بۆی هەیە تەنگە نەفەسیە بکات ئەگەر ئەو یەک دوو فەحسەی بکردا لەگەڵ تەختیتە زۆر باش بوو زیاتر بۆمان ڕۆنە بوو بەڵام بەعام لە حاڵەتێکی ئەوە ناچێکە پێویستی باشتی ئێستا هەبێ بەڵام لە مەجالێکا تەختی بکە زۆر باشە سپاس کاکاوان بۆ پەیوەندیەکەت بچینە لای پرسیارەکەی نۆژین خان باسی سەرما و شتی وای ئەکرد بەڵێ ئەو وتی خۆم شەکرەمە و عملیاتی زراوم لا بردووە بەس ڕاستە وایە هەنێ پرسیارم لێ بکردایە پرسیارم لێ نەکرد بزین شەکرەکەی کۆنتترۆڵە یاننا چکاگە شەکرەکە کۆنتترۆل نەبێ بۆ یە هەنێجار لەرز بێهێزی دروست بکات لە نەخۆشەکەیە و ئایا لەگەڵ یا تای هەیە یاننا چکە ئەوە مهمە لەرزەکەی سەرمام ئەبێت زۆر خۆیدا پۆشێتە تاکوت گەرمە بێت و تایە بێت ڕاستە خۆی پرسیاری تاکەم لێ نەکرد بەڕاستی چکاگەر لەرزەکە خۆی هەستی پێ بکوایە شتێکی وان نییە بەڵام لەگەڵ یا تاشی هەبێ ئەوە پێویستەکە هەنێ فەحسی بۆ بکەین چکە بەڕاستی نەخۆشی شەکرە ئەوانی کە شەکریان هەیە معڕەزن بۆ ئەوەی تووشی ئیلتیهابات بن بۆ نمونە ئیلتیهابی میزەڵانە ئیلتیهابی قورگە جاری وایە لەوانە ئیلتیهابی سنگیشەکەن بە لەرزوتا هەڵەیە چکە هەست بە هەنێ نیشانی کە ناکەن چکە شەکرە دەمارەکان سڕەکە جاری وا هەیە هەست کەمەکاتەوە بۆیە ئەگەر ئەو شەکرەکەی کۆنتترۆل نییە ئەوەی ئەوەیە و ئەگەر شەکرەکەشی کۆنتترۆڵە ئەبێ هەنێ فەحسی بۆ بکەین بۆ نمونە فەحسی خوێنی بۆ بکەین بزانین ئیلتیهاباتی هەیە یاننا و فەحسی میز و هەنێ فەحسیکەیە بۆی بکەین ئەتوانێت سەردانمان بکە ئەتوانێت بۆ نمونە ڕقەمەکەم هەیە ئەگەر ئێستا زانیاری هەمووی وەرنەگرت بێ تەلەفۆنم بۆ بکە و چی پێویست بێ بۆی بکەین چی پرسیارێکی هەر بۆ بەڕێستان هەبوو توانی وەڵامی بیت و تا ئەنجام بچینە لای دکتۆر شۆڕش کەسیکە پرسیاری بۆ من هەبوو ئەوە جوابمانەوە سیخان و کاروان خێزانی بوو ئەوە قسەم لەگەڵاکردن و جوابمانەوە سپاس بۆ وەڵامیەکانت دکتۆر شۆڕش بەنسبەتە و بەڕێزە کاکعالی وتی من پەنجەی پێم خوار بووە و کاتی خۆی زەبری بەرکەوتوانە ڕاستەکەی ئەمەڵێ هیچ شام نەگرتو نەچۆ بۆ لای پزیشکیش باشتر وایە ئەگەر بتوانێت ینی بچێ بۆ لای پزیشکێکی پسپۆری ئێسک بۆی ئەشعی بۆ بگیرێ چونکە ئەو کاتی لە کاتێکا کە ئەو پەنجە خوارە بێ یعنی چانسی ئەوەی زیاترێک کە زووتر ئەو کەسە تووشی خورانی جومگەکە بێت و دوای کە تووشی خورانی جومگەکە بوو ئێستا وەکو وتی تۆزێک ئازارم هەیە یعنی ئەوە سەرەتای دروستبوونی خورانی جومگەکەیە دوایەوە کە خورانی جومگەکە گەشتە قۆناغێکی بڵێن پێشکەوت و گەشتە قۆناغێکی زیاتر کاتێک کەسەکە بە بەردەوامی ئازاریە بێ و دوای ئەس بە ئەوسان و زیاتر خواردبوونی جومگەکەکە ئەو بەڕێزەی گەشتکە کاروان کە پرسیارەوەیکی وتی ئازارەکەم بەس لە پشتایە ئەو شتانێک ئەو باسی کرد مادەم ئازارەکەی بەس لەو شوێنایە و ئازارەکەی ناچێتە خوارەوە و سڕبوون و بێزبوونی قاچی لەگەڵانیە ئەوە زیاتر لەوە ئەچێت کە ئازارێکی یاینەنجامی تەشەنوجات و کەشەنگبوونی ماسوولکەکانە تووشی بێ ئەتوانێت لەبەرکردنی یان بەکارێنانی پشتێنی فەقەرات و تەندروست دابنی شێو لە کاتی خەویشا بە شێوەیەکی تەندروست مەسەڵەن لە کاتی نووستنە ئازارەکە تا چەند و بەکارێنانی چەند ئازارشکێنێکی بەسی دۆک و پاراشتا مۆڵوانە و جێڵ بڵێ و ئیشی قورزنەکە ئەو کاتە تا ماوەی هەفتەیەکی کە وردەوە لە بەرەو چاک بوونەوە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموولەک دەچینە لای کاک عەبدولخالق لە پیرەمەگرونەوە لەگەڵمانە کاک عەبدولخالق ێوارەت باش سپاس فەرموو چی پرسیارێکت هەیە فەرموون والله من هردوو ئەژنۆم کڵاوە ئەژنۆیەکانم دەشێت بۆیە تەلەفۆنم کرد بەس ئازاری هەیە کاک عەبدولخالق والله هەردوو کڵاوە ئەژنۆیەکەم ئازاری هەردوو کڵاوە ئەژنۆیەکەم ئەستور نەبووە ناوساوە جان ناوساوە ئەستور نەبووە ناوەڵا ناوساوە هیچ
هەردوو کڵاوەکەم دێشێت بەزەوە دێشێ لە کاتی مەسەلەن کە بڕۆی دێشەیان لە کاتی دانیشتنی شار دێشێ جان ئەڵم کە بڕۆی ئیشکەی لەسەری ئازاری هەیەیان هەموو کاتێک ئازاری هەیە چاترە بەڵام کە درێژ دەبم یەکجاری دێشێت دایم دێشێ باشە هیچ نەخۆشیێکی کات لەگەڵانیە کاک عەبدولخالق وەڵڵا هیچ نەخۆشیەکەم لەگەڵانە لە فاڵ تەمەنت چەندە نەشەکرا نەزەخەتیشم لەگەڵانیە تەمەنت چەندە قوربان کاک عەبدولخالق کە دەڕۆمە تۆزێ کاترە بەڵام کە لەگەدان هەردوو کڵاوەکەم دکتۆر شۆڕش ئەڵێت تەمەنە چەندە؟ وەڵا ماڵی 56م 56 باشە قوربانگیان دوای جواب تێنەوە سپاس هیوای تەندروستێکی باش دەچینە لای مامبرایم لە سلێمانیەوە لەگەڵمانە مامبرایم ئێوارەت باش مامبرایم گوێت لە ئێمەیە؟ دیارە گوێت لە ئێمە نییە مامبرایم دیارە مامبرایم پەیوەندەکەی بچڕاوە دایکی ئادەممان لەگەڵا لە دووسەوە ساڵە منم زۆرە ئێشێ بەڵێ سەرێ لاکەم ناتوانم سەر ئەولا بکەم یعنی بەس گەریە پاڵکەوم منم پێ ئەلەرزێ شانی چەپم دائیمەن ئەڵەی زامە ژانەکە ئیتر نازانم هۆکارەکەی چێ دوو جای شتێداشی شام کردو ئەڵێ دوو فەقەرات منی زراقەیە سڕبوونی دەستی لەگەڵایە دایکی ئادەم دەستی سڕە بێت پەنجەکانێ پەنجەکانێ سڕە بێت باش تێنەکەم دایکی ئادەم گەر لە تەلەفۆنەکەەوە گوێ لە ئێمە بگریت دکتۆر شۆڕش ئەڵێت پەنجەکانت سڕە بێت دەستم سڕە بێ شانی چەپم دائیمەن ئازاریە کار بکەم کار نەکەم هەروە بێت و هەر دائیمەن ئیلا یعنی ئیتەوام لێ تۆ ناتوانم دابنشم یعنی ئیلا پاڵکەوم زۆر شانی چەپم ژانەکە باشە گیان دوای وەڵام سپاس بۆ دایکی ئادەم سپاس بۆ پەیوەندیەکە دەچینە لای ساراخان لە سلێمانیەوە ساراخان ئێوارەت باش ئێوارە باشگیانەکەم تۆ باشی خراپی دکتۆرەکەی سپاس بێ زەحمەت وەڵایی یەکتوو پرسیارم هەیە فەرموون کڵاوی ئەژنۆم هەردوو کڵاوی ئەژنۆم بەردەوامیەشە یعنی لە پلە لە قادرمەیە ناتوانم سەرکەوم و دابەزم کە دا ئەنیشم تەنانەت بۆ نان خواردنیش تر دوایی ناتوانم هەستمەوە لە تاو کڵاوی ئەژنۆم تەمەنێ چەنە ساراخان؟ گیان تەمەنێ چەنە؟ وەڵا چل ساڵم گیان چل ساڵ؟ بەڵێ چل ساڵ کاتە دکتۆر وشتیژ نییە ینی تاڵتینم بۆ هاتووە کەستان نەخۆشی ڕۆماتیزمەی لەگەڵان نییە خۆت نەخۆشی ڕۆماتیزمت نییە؟ نەخێر دکتۆر گیان نەوەڵا باشە ئەژنۆت وەکو وتم ئاوسێ ئازاری هەیە یان بەس ئازاریە ئاوسان وشتی نییە؟ نا نەخێر دکتۆر گیان بەس ئازار بەس یعنی خۆم هەر بۆ بێکە لایەکی قاچمێشێ ئیتر لە دوای ئەو لایەک قاچە بکێشێ ئێستا هەردوو کڵاوی ئەژنۆم وای لێ هاتووە تەنانەت لە قادرمە ناتوانم سەرکەوم و دابەزمەوە ئەبێ پلە بە پلە بۆ وەستم ئەجا دابەز ساراخان وەزنی زۆر نییە یان تەبیعیە؟ وەڵا تەبیعی دکتۆر گیان تەقریبەن هینێکم وەزنم 86 کیلۆم 86 کیلۆی باشە گیان قاچی کە ئەژنۆت ئەنوشتێنیتەوە تەقەتەقەکە یان نا؟ نا نەخێر دکتۆر گیان بەس ئیتر ئێستا بۆ نمونە دانیشم تا پاروێ نامخۆم لە عەسە بێ ئیتر ناتوانم قاچم بۆ ڕاز نابێتەوە دکتۆر یعنی ناتوانم بێ ڕای گەشم باڵە باشە دوای وەڵام تێ سپاس ساراخان سپاس بۆ پەیوەندیەکەت ئامینەخانمان لەگەڵە لە زەڕایەنەوە ئامینەخان ئێوارەت باش گیان و باش کردیان سپاس دەکەم سپاس فەرمووی چی پرسیارێکت هەیە فەرموون وەڵی من لە پارەکەوە کەوتم دوو فەقەرم شکیاوە دکتۆر گیان ئەمجا فەقەرەی پێنجشم دا بەزیگە بەڵێ دکتۆر گیان بەڵێ لە پارەکەوە کەوتم دوو فەقەرم شکیاوە فەقەرەی پێنجم شکیاوە و یەکم شکیاوە ئەمجا فەقەرەی پێنجشم داخلیاوە ئەیسا بۆ خۆی سەلام نووسیوە عەمەلیاتکەم بۆ خۆی ئەم فرەنەمرەمێ هاتن نەکریام ئەیسا قاتم زۆر قاتم زۆر ێسەقرات و ئەنجا ئازاریش زۆر ئیتر نازانم چ بکەم باش تەمەنت چەنە دای ئامین؟ وەڵی ماڵی شەست و هەشتە بەس لەوانەیە زیاتریشم 2 ساڵ 3 ساڵ زیاتریش درێژ بدامی باشە گیان دوای جواب تێنەوە سپاس بۆ پەیوەندیەکە چاوەڕێی وەڵامی دکتۆر شۆڕش بە زۆر باش
کاک عەبدولخالق لە پیرەمەگرونەوە پرسیارەکان بۆ تۆ بوون بەنسبەت کاک عەبدولخالقەوە وتی نزیکی 62 ساڵە 64 ساڵە وتی ئازاری ئەژنۆم هەیە طبعا ئازاری ئەژنۆ چەند سەبەبێکی هەیە بەڕاستی یەکێ لە سەبەبای ڕئیسیەکانی ئەوەی کە لەناو خەڵکا بڵاوە بەڕاستی بریتیە لە سوانی جومگە یعنی کەسەکە ئەو کڕکراگەی کە لە ناو ئەژنۆکە ئەبێ ئەسوێت کەسەکە هەست بە ئازارەکە بۆچی هەست بە ئازارەکە لەبەرەوەی ئەو کڕکراگەیە ئەسوێت یعنی تەنێکە بێ دوایی هەردوو ئێسکەکەی ئەژنۆ لە یەک نزیکە بێتەوە کەسەکە کە دانیشتووە قاچی مثلا ئەژنۆکەی ڕق ئەبێت کاڵەسێتە سەربی ئەبینی ئازاری هەیە هەنێجار لە کاتی خەوە ئەڵێ دکتۆر من هیچم نەکردو لە کاتی خەوە ئازارمێ بۆ لەبەری ئەو زەختی کە کەوتوتە سەر ئێسکەکە سەر دەمارەکانی کە لەسەر ڕووی ئێسکەکەیە زۆرتر ئەبێت ئەم کەسانە بەڕاستی وەکوتمێشە لە سەبەبەکان سوانی جومگەیە یەکیشکە لە سەبەبەکانی بریتە لەوانی هەنێک کەسمان هەیە کە نەخۆشیشانە پێوچێ نەخۆشی دەردەشا کلز وەکو مادی یوریک ئەسیدیان وەکو کلز لەسەر ڕووی کڕکراگەکانی ئەژنۆ ئەنیشێ کە نیش کەسەکە هەست بە ئازاری جومگە ئەکا یاخود کەسەکە تووشی هەوکردنی جومگە ئەبێ بە هۆکاری ڕۆماتیزمە یان هەنی حاڵەتی وا هەیە کەسەکە بۆ نمونە بڵێ نەخۆشیشی لە حوزیایەتی ئازارەکەی ئەگوێزرێتەوە بۆ ئەژنۆی یان هەنێک کەسێ و ئەو بەتایبەتی ئەوانەی کە وەزنیان زۆرە لێرە لە خوار ئەژنۆوە شتێکمانەیە پێڵێن بێرسا ینی با بڵێن وەکو شانەیەک وایە ئەو شانە بۆ ئاسانکردنی جوڵانی جومگەیە هەنێک کەس ئەمایان هەو ئەکات کەسەکە تووشی ئازاری جومگە ئەبێ بەزەوەی کە من لە کاک عەبدولخالق تێگەشتم بەڕاستی لەگەڵ حاڵەتی یەکەمە ڕوا لەگەڵ سوانی جومگە ئەڕوا ئەم باشترین شت ئەوەیە کە بەڕاستی وەکو پێشتر باسمان کرد وەرزشێکی بەردەوام بە جومگەی ئەژنۆی بکات و بەردەوام بێ لەسەری وەرزشی ئاسان بێ و بەڕاستی یەکێ لە پرینسیپڵەکان یانێکی لە بنەماکانی چارەسەرکردنی ئازاری ئەژنۆ ئەوەیە کە کەسەکە وەزنێکی کەمتر بخاتە سەر ئەژنۆی چۆن ئەوش بە بەکارهێنانی گۆچان یان شتێک بەکاربێنێ بۆی کەمترین وەزن بکەوێتە سەر ئەو ئەژنۆی یان مەسەلەن کە بەسەر قادرما سەرەکەوێ باشتر وایە ئەو قاچەی کە ساغە قاچە ساغەکەی یەکەم جار پێشخات اینجا قاچە نەخۆشەکەی بەعکسی شەوە کاتێک کە لە قادرمەیەتە خوارەوە یان بەڵێن لە شوێنێک ڕواوە بەرەولێژیە بەعکسەوە بێ هەوڵجار قاچە نەخۆشەکەی پێشخە اینجا قاچە ساغەکەی باسی وەرزش کرد چۆن وەرزش بە ئەژنۆکانیان بکەن هەندێک کەسم بینیوە قاچەکانی زۆر ئەتەقێنێ تەقل لە ئەژنۆکانیەوەێت ئایا ئەمە زیان بە جومگەکانی ئەژنۆی ناگەێنێت یاخود بەکڵای ئەژنۆوەکو باسمان کرد ڕاضەکردنی ئەژنۆ بەڕاستی لەو کەساناکە لە سەر و تەمەنی 50 ساڵێ و لە وڵاتی خۆشمانە و مانەزانی نیێمەکە مەزوڵین باشترین ڕاضە ئەو ڕاضەیە کە کەسەکە دانیشت بێت وەکو ئێستا خۆمان چۆن دانیشتوین حرەکەیەک بکە بەم جومگانەی ئەژنۆی بۆ ئەوەی یەک ئەم ماسوولکانی بەشی سەرەوەی ئەژنۆ کە پێوتێ کوادریسێپس مەسڵ بە قوت بێ یعنی ماسوولکەکان بەهێز بێ بۆ ئەوەی کەسەکە لە کاتی ڕۆشتنە زەختێکی لۆدێکی کەمتر بکەوێتە سەر ئەژنۆ یعنی مەسەلەن هەر دانیشتووە ئەتوانێت ئەژنۆی بەرزکاتەوە داینێتەوە ئەژنۆی بەرزکاتەوە داینێتەوە یان پاڵ بکەوێت بە شێوەیەکی لەسەر پشت پاڵکەوێت قاچی بەرزکاتەوە تا دەڕای بگرێت و داینێتەوە یعنی ئەمە بریتە لە ڕاضەیەکی بەسیط کەسەکە بەم وەرزشە بەسیطە ئەتوانێت ماسوولکەکانی بە قوتکە و ئازاری جومگەکەشی کەمەکاتەوە سەر ڕای ئەوەی کە ئەگەر بتوانێت مەسەلەن بە عەرزێکی تەختە ڕۆژانە ئەگەر بتوانێت چارێکی بۆ نووی سەعات بە پێ بڕوات باسی تەقاندنی ئەژنۆکان تەقاندنی باش نییە بەڕاستی یعنی هەیە لە وڵات دکتۆر من پەنجەمە تەقێنم یان قەشمە تەقێنم ئازارەکەم نامێنێ بەڕاستی شتی وانە یعنی ئەوە تۆ بە تەقین ئازارەکە لا ناچێت وەکو خوو هەرخوو من تەقاندن پەنجەکانی بەڕاستی هەر شوێنێک مەسەلەن بەتایبەتی ئەو شوێنانەی کە دەماری تیا بەتایبەتی مل وشان هەیە مەسەلەن ڕێ وڵات دکتۆر چوون بۆ لای فڵان کەس ملی بۆ تەقانەوە ئەمە زۆر خەتەرە بەڕاستی چکە یعنی لە نێوان بەربڕەکانی پشتە ئێمە دەمارمانەیە یا و پشتی ئەوانش ئێمە چیمانەیە دەرکەپەتێکمانە حەبلی شەوکیمانێ یعنی دوور بێ نەخۆشی وا هەیە لەوە چێگا تۆش ئاگای لێبێ بیستبێتی کەسەکە چوو ملی تەقانووە زەخت بە زیان بە حەبلی شەوکی کەوتووە کەسەکە پلەکانی وشک بۆ بەڕاستی یعنی دەمارەکانی یاخود دەوترێت ئەو کەسانی کە هەڵ تەقلە ئەژنۆ و یاخود هەنە شوێنیانە هەیە ئەوە کەمی لینجیەوە کوردەواری خۆشمان باز لەواکە نەگەر سەر و پێ و بامێ و کۆمەڵی خواردن هەیە بخۆیت لینجی بە ئێسقانەکانەدا ئەم ڕاستە نەخێرەوە ڕاست نییە بەڕاستی وی هەنێ خواردن هەیە بە شێوەیەکی گشتی ئێمە توانین باسیکەین کە بۆ ئێسک زۆر باشن مەسەلەن ئەو خواردنەمانەیە کە زیاتر کالیسیۆمیان تەیە ئەوانەی کە ڤیتامین دییان تەیە بەڕاستی ئەمانە ئەو خواردنن کە ئێسکەکان پتەوەکەن کە ئێسکەکانیش پتە بوو کەسەکە کەمتر تووشی با بڵێن هەوکردنی جومگەیان با بڵێن تووشی سوین جومگا بێ ئێستا بەڕاستی بەداخەوە بینی لە گەنجانی شەو حاڵەتە زۆرە کە دوو سەبەبی ڕئیسی هەیە یەکیان کەم زوڵاندنە کە تۆ کەم زوڵایی هەم
پتەوی ئێسکە لە دەسەیت و هەم ماسوولکەکان ئەو پتەوی نامێنێت هێزی نامێنێ ئەم دوو هۆکارشە بنە هۆیەکە کەسەکە زووتر تووشی بڵێن ئازاری جونگە و سوانی جونگە بێ. هۆکاری دووەمیان بەڕاستی خواردنە، ئەو خواردانەی کە بەڕاستی ئێستا دەرکەوتووە کە فاستفودەکان و خواردانەی کە زۆر ڕێژێکی زۆر خوێن تەیە کاریان لە دەرەوە هەیە زۆر شەکریان تەیە دەرکەوتوو ئەم خواردانە بەڕاستی ئەبنە هۆی ئەوەی کە جونگەکە زووتر هەو بکات و زووتر تووشی نەخۆشەکە بێت بەڵێ و کەم جوڵانن بەڕاستی ئێسێمە کەمە جوڵین یعنی چکە جوڵان بۆ دووشت باشە یەک بۆ ماسوولکەکان ماسوولکەکان پتەوەکە و کووتمان دووش بۆ ئێسکەکە ئێسکەکە پتەوەکە ینی کەسەکە کە ئێسکی پتە بوو و ماسوولکەشی پتە بوو کەمتر تووشی ئەمە بەجەر لەوەی کە زیان بە ئێسقانەکانە گەیەنێت خواردنە فاستفودەکان کەمی جوڵە دکتۆر هاوکار باس لەوە شەکەی کە زۆری هۆکاری جەڵتە لە گەنجانە کە ئێستا زۆرە پێمان بێت بۆ ئاگەڕێت یا خۆت ئەگەر خۆت کاریمان پێ بۆ تەقانەکەش حەزم کرد ملاحەزەیە بەم بۆ لەسەر قسەکانی کاکتۆر شۆڕش زۆر جارە و تەقانانە لە ملە بۆی هەیە بێتە هۆی جەڵدەی مێشک چکە دوو دەمارمان هەیە لە ملا کەمانە ناسکن و ئەم دەمارانە ئەچنە سەرەوە و لە یەکدوو لقیان لێ بێتەوە زۆر جارە و کەسانە کە ئەیانەوێ بۆ نمونە ملیانێ شێڵێ فەقەراتێتی ئیتر بەچێ ئینێ خۆی ئەیکایە کەسانێکە هەن بەحساب ئیشی بۆ ئەکەن لە پڕاکە ملیانە جۆڵێنن بۆی هەیە تووشی کەسی کە بووانە تەقێنێ ئەمەیە گرێ و سەری و ئەی تەقێنە زۆر لەسەر ئەوە یعنی زۆر جار نەخۆش هەبووە یعنی ئێمە لە کتێبا کە خوێنومانەتەوە و لە تەواریەکانیشە تۆزێ دەگمەنە حاڵەتەکە بەڵام بۆی هەیە تووشی ئەوە بێ بۆی هەیە تووشی جەڵدەی مێشک بێ بۆی و حاڵەتە بە تایبەتی لەملا زۆر خەتەرە زۆر باش لە پشتی شاگاکتۆری لە پشتی شاهەیە ئەڵێ ڕاست و چەپی پێەکەن و چی وانە بەڕاستی یعنی هەنێک حاڵەت مەسەلەن دوای ئەوە بێت کەسەکە نەشتەگەری بۆ بکرێت چکە یانی بە شێوەیەکی وازەختیان لێ کردووە یانی بەرپڕەکانی بە هیچ شێوەیە یاهوایە فێرە چ کەسێکی کاتە سەر پشتی ڕاستەپی پێڵێن ئاوا دەستی ڕاست و هەردوو بە هەموو قوتی خۆی چێتە سەر پشتی و کەسە و پشتی بۆ شێپیشی ئەوەشەیە ئەو کاتە یعنی کە زەرەر بە دەمارەکانی پشتی کەوت یعنی ئەو کەسە یعنی مەجالی نابێنێ بێ کەسەکە بەڕاستی نەشتەگەری بەر لە بچینە لای وەڵامەکە بەس تۆ بۆ کورتی بە هەر بۆ حاڵەتەکان لە گەنجە لە گەنجە چەند هۆکاریی هەیە بۆ نەخۆشیەکانی دڵکە لە گەنجە ئێستا زیاترە یەکێ لەوانە جگەرە کێشانە بەڕاستی جگەرە کێشان هۆکارێکی زۆر ڕاستەوخۆی هەیە لە تەسەکبوونەوەی دەمار و ڕقبوونی دیواری دەمار و توشبوونی کەسەکە بە جەڵدا بۆیە ئێستا زیاتر گەنجان جگەرە زۆرە کێشن و کێشانی نێرگەلمانەوەی زۆریان لەدەوە هەموو ڕۆژێ نێرگەلەیەکە کێشێ بەڕاستی ئەجا بۆمە لە تەمەنێکی کەمەوە لەوانەیە لە 15 ساڵیەوە دەست بەمانە بکەن بۆیە ئەم نەخۆشیە لە گەنجایە یەکێکی تر لەوانە کە زۆر وەرزش نەکردن یەکێ لە حاڵەتەکان ئەوانەیە کە وراست بۆ نمونە ئەو گەنجانەی کە دایک و باوچیان لە تەمەنێکی کەمە تووشی نەخۆشی دڵ بوون ئەو کەسانە بێ ئەوانیش فەحسی خۆیان بکەن قەیناکە گەنجە و لە ئەوانە ئیهمالی بکەن بۆی هەیە ویراسی ئەو نەخۆشی دڵە هەبێتیانە ئەمە ژوێکێکە لە هۆکارەکان کە بۆی هەیە لە گەنجیشە تووشی جەڵدەی دڵ و تووشی نەخۆشی دڵ بێ بۆیە زۆر جار ئەڵێن لە تەمەنی 40 ساڵیەوە پێویستە و کەسانە تەختیت و فەحسی شەکرە و فەحسی چەوریەکان بکەن بۆی ئاگایان لە خۆیان بێ زۆر ڕاستە. دکتۆر شۆڕژگەر بە کورتی وەڵامی ئەو پەیوەندیانە بینەوە لە بەرەوەی کاتمان زۆر کەمەوە ئەوەی نەخۆشی دووەم سارەخان بوو کە وتی تەمەنم 40 ساڵەوە ئازاری ئەژدۆمەیە بەڕاستی وتی وەزنیشم طبیعیە و تەقەتەقیشی نیە ئەم حاڵەتەوەکو باسمان کرد ئەمە عادەتەن لەگەڵ سوانی جومگا ئەڕوا باشترین چارەسەر بوو ئەوەکو باسمان کرد وەرزشکردنیشی ڕۆژانەی بەردەوامی ئاسانە ئەمە یەک دوو ئەگەر زۆر ناڕەحەت بوو ئەتوانێ با بڵین عیلاجی ئازارشکێن بەکاربێنێ وەگەر هەر بەوەش ئازارەکەی نشکە و کاتە توانێت پەیوەندی بکات و ئێمە هەچیش پێویست بێ بەسەرچاو ئەو داعش وتی من فقراتی پشتم شکاوە و بەتەما بووم عملیات بکەم مادە موعیدی عملیاتی دانا و دکتۆری تایبەتمەند بینیوێتی یعنی پێویستی بە نشتەرگەری هەیە بەس بۆ ئەوەی ئێستا باشترین شت ئەوەیە کە بەس تەنها ئیسراحەتی لەسەر حاڵەتەکە بکات یعنی زۆر خۆی عزیێت نەیە تاکو موعیدی نشتەرگەریەکە یەکرێتەوە و عیلاجی ئازارشکێن بەکاربێنێت. مامبرایمیش پرسیاری هەبوو لە سلێمانیەوە پرسیارەکە پێم وابێت شتێکی وای نەوت مامبرایم چی باس کرد؟ ئەوەی مامبرایم وابزانوتی پشتە مێشێ بەڵێ بەنسبەت پژێشەوە لە وەکو پێمان وت یعنی حەزەکەم شتێک هەیە یعنی باوترین
باوترین نەخۆشی لە دوای نەخۆشی هەڵامەتەوە بریتە لە ئازاری پژێشە و ئازاری پژێشە هەموو کەسێت لە وڵاتی خۆمان بۆ ئەمە زۆرە لە هەموو شوێنێک وایە یعنی لە ئەوروپا لە ئەمریکا تۆر لە هەموو وڵاتەکانە ئازاری پژێشە و ملیێشە باوترین یعنی لە دوای هەڵامەتەوە بڵێ باوترینیان بریتە لە ئازاری مل و ئازاری پژێشە ئەم ئازارە خۆشبەختانە زۆربەی ئازارەکان ئازاری میکانیکی بەهۆی جوڵەی هەڵا دانیشتنی هەڵا نووسنی هەڵا و کەم جوڵانەوە بە بەڕاستی یعنی ئەمە یەکێکە لە هۆکارەکان ئەگەر هەنی علاماتی هەبووەکو سڕبوونی دەستەکان و نەتوانینی بڵین شت هەڵگرتن و ئەڵێ دکتۆر من ئەوسا جاران ئیشمەکە ئێستا ناتوانم یان ئازارەکە بێزاری کردوم شەوانش خەبەرمە بێتەوە ئەو کاتە پێویستە بە دواچوونی بۆ بکەین و پێویستە مەسەلەن تیشکی MRI بۆ بگرین بۆ مل یان بۆ فەقەراتی پشتی ئەو کات ئەگەر خوانەخواسە پێویستی بە نەشتەرگەری کرد یان پێویستی بە هەشتی شێ کرد ئەو کاتە قەرار زۆر باشە کاتمان تەواو بوو زۆر بە کورتی دوڕێنمایەکانی خۆتانمان پێ بڵێن و لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە زۆر سەرنجی ڕاکێشام لە هەموو خاڵەکانە باسی وەرزشکردنتانە کرد ئەگەر بە کورتی باسێکی گرنگی وەرزشکردنیشمان بۆکەن و سپاسانەکەم بەڵێ خۆی وەرزشکردن لەوەوە هاتووە بۆ نمونە یەکێ لەوانەی کاڵێ خۆ پارێزی زۆر باشترە لە چارەسەر بەڕاستی چارەسەرەکان لە پاراستۆڵەوە کە دەرمانێکی زۆر سادەیە هەتا سەرەوە مزعفاتی خۆی هەیە لەوانەیە مزعفاتەکەی بێتەوەی زیاتر زەرەر وەک لە چارەسەرەکە بۆیە یەکێ لەو هینانە کە پێویستەکە خەڵک بیکە کاڵێ خۆپارێزی یەکێ لەوانە وەرزشە وەرزش تەئسیرێکی زۆری هەیە بۆ نمونە ئەو نەخۆشانێک هەیە نەلامان هەتا جاری وا هەیە شەکرەشیان هەیە زەختیشیان هەیە ئەو نەخۆشانە بەس بە تەنها پارێزی خواردن و وەرزش بۆی هەیە ئەو شەکرەی دابەزێت و پێویست بە دەرمان نەکە لە زۆربەی نەخۆشە درێژخایەنەکانیشان نەک لە کەسێکی سادەیە کە بەڕاستیکی هیچی نەبێ وەرزشکردن و پارێزی خواردن یەکەم دووەم وەرزشکردن و جوڵەی ڕۆژانە ئەبێتە هۆی ئەوەی کە بۆی هەیە ئەو کەسە لەو نەخۆشیە پێویستی بە عیلاج نەبێت کاتی عفو ئەوەش بڵێم کاتی وەرزشکردنەکە بەڕاستی خەڵک جاری وایە کە وەرزشەکە لە ماوەیەکی کە مابۆن منە دوسێ ڕۆژتاو خۆی هیلاگەکە بەسرە شاخە سەرەکە یا خۆی لاکە و دوایی وازی لێنێ نە وەرزشکردن باشترین سفادە ئەوەیە ڕۆژانە لە هەفتەیەکە 5-6 ڕۆژ بێ و نیو سعات بۆ سعاتێ بێ و بەردەوامیەکەی لە هەمووی باشترە کە بەردەوام بێ ئاوای سفادەکە باشە زۆر سپاس دکتۆر هاوکار سپاس بۆ ڕێنمایەکانت دکتۆر شۆڕش وەڵای منیش بەڕاستی زۆربەی نەخۆشیەکانی جومگە و ئێسکەکان بەڕاستی لە ئەنجامی چی بێ لە ئەنجامی بڵین پوکانەوە یان با بڵێن ئێسکەنەرمە یان با بڵێن فشەڵبوونی ماسوولکەکانەوە ئەبێن کە سەرڕای چەند هۆکارێکی بەڕاستی و کۆکاری بۆ ماوەی و هۆکاری نەخۆشی درێژخایەن ئەوانە ئەو هۆکارانەی کە بەدەست خۆمانە یعنی هەنێ هۆکارەیە و کاکتۆشەزای هۆکارێکە لە دەسەڵاتی ئێمان یعنی ئەوەی وراسی و ژێنێتیکە ئێمە ناتوانین بەس ئەوەی کە بەدەست خۆمانە بەڕاستی ئەتوانین یەک سترس یعنی ئێستا ومان سترسمان هەیە یعنی فشاری دەرونیمان هەیە سترس دەرکەوتووە کە بۆ ماسوولکە بۆ بڕبڕەکانی پشت بۆ ئازار بەڕاستی زۆ خراپە دوو وەرزشکردن بەڕاستی سێ خواردنە ئەو خواردانەی کە فاسفودن ئەو خواردانەی کە شەکر کە خوێ کە با بڵین ئەوەی ساردی و سۆدە ئەوانە زۆر خراپن بۆ ئێسک ئەگەر مەسەلەن تا بتوانین لەوانە دوورکەوینەوە زۆر بۆ ئەم فترەی ماوەی کەرەنتینەژێکێک لە سوودەکانی ئەوە بوو کە خەڵکی زۆر دوورخستەوە لە خواردنە فاسفودەکان فێری خەڵکی کرد کە لە ماڵە بمێنێتەوە خواردن دروستکات دڵنیام ئەگەر لەسەر ئەوە بەردەوام بن زۆر سوودیە بێت زۆر سپاس بۆ ئێوە کە ئەمیێوارە هاتن لەگەڵ ئێمە بوون سپاس بۆی کە وەڵامی هەموو پەیوەندیەکانتاندایەوە و ئێوەی ئازیز و خۆشەویستیش ئەگەر هەچ پرسیارێکی دیکەتان هەیە ڕۆژانە ژمارەی ئەم پزیشکە بەڕێزانە هەیە دەتوانن پەیوەندیان پێ بکەن و تاکو بەورتر پرسیارەکانتان لێوەرگرن و ئەگەر چارەسەر هەبوو لە ڕێگەی پەیوەندیەوە لە ڕێگەی تەلەفۆنەوە چارەسەرەکانتان بۆ بنووسرێت ئەگەر نەشبوو سەردانی پزیشکن هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازم هیوا خوازم هەتاکو ئێوارێکی دی دەبینە میوانی ماڵەکانتان تەندروست باش بن و ئاسوودە بن ماڵاوە